دوازار حکوومەتی هەرێم ئیدارەی سربەخۆی سۆرانی ڕاگەیاند. سۆران سنوورێکی فراوان لە ڕووی ڕووبەر، چڕی دانیشتوان بە ڕێژەیەکی زۆر. سنووری ئیدارەی سربەخۆی سۆران پێکدێر لە سەنتەری 4 قەزا و 15 ناحیە و زیاتر لە 1000 گوند. لە تەواوی سنوورەکە کێشەی نەبوونی خزمەتگوزاری هەیە. پێش ئەوەی بڕیارەکە دەرچووبا پێویست بوو شار گرنگی زیاتر پێبێت لە ڕووی پرۆژە خزمەتگوزاریەکانەوە، چونکە حکوومەت پێشتر کۆمەڵێک پرۆژە هەیە لەو شارەدا نەکراوە یان بە نیوەچلی بەجێهێشتراوە کەموکوڕ هەیە بە تایبەتی لەو پرۆژانەی کەوا گرنگن بۆ شاردا کە شارشتیماتی شارستانی پێبێت بوونی پارکێکی گشتیە و زائیدەن قیرتاوکردنی شەقامەکانە و بوونی ماستەر پلانە بۆ شار کە سیمایەکی جوان بە شار ببەخشێت. هەموو ئەوانە وای کردووە کە بەڕاستی کەموکوڕی هەبن لەم بوارەدا. وڵی کەموکوریەکان ببڕێن زۆر مهمە بەبێ جیاوازی ئیش بکری بۆ هاوڵاتیان، یعنی وەکو ئیداری هەمووی بیت باشە، هەنی هۆکارەکەی نازانم مەسەری خۆگەرە هەر هاوڵاتی هەمومان هاوڵاتی و نیشتیمانین ئەبێ بەبێ جیاوازی ئیش بکرێت و خزمەتی هاوڵاتی بکرێت. بەگشتی بوون بە ئیدارەی سۆران خەبەرێکی دڵخۆشکەرە، بەڵام ئەوەی کە جێی تێرامان و دیتنی ئێمێ هاوڵاتی شاری سۆران ئەوەیە کە ئەو کەموکورتیانی کە پێشتر هەبووە هەتا ئێستاش چارەسەر نەکران. سۆران لە قەزاوە بۆ ئیدارەی سربەخۆ داواکاری زۆرینەی دانیشتوانەکەی بوو، وێڕای کەمکردنەوەی ڕۆتینات لە دەستگا و دامەزراوە حکومیەکان هاوکات شۆڕکردنەوەی دەسەڵاتە بۆ یەکە ئیداریەکان لە ڕووی کاتژێڕیەوە بە مەبەستی پێڕاگەیشتنی ئیشوکاری هاوڵاتیان و خزمەتگوزاری زیاتر. هیوادارم بوون بە ئیدارەی سربەخۆی قەزای سۆران تەنها بڕیار نەبی، بەڵکو لە بواری جێبەجێکردن جێبەجێ بکرێ و کاری پێ بکرێ لە ڕووی خزمەتگوزاریەوە، ئاو کارەبا، خزمەتگوزاری لە ڕووی پەروەردەوە، ڕێگەوبان، گەشت و گوزار، پەیوەندی گرنگێکی تایبەت بە دەڤەری سۆران بدرێت لە هەموو ڕوانگەکەوە. کۆمەڵێک گەڕک هەیە لە سۆران تاوەکو ئێستا ئاستی خزمەتگوزاریەکانی لە زمترین ئازدایە، بۆ نمونە مەسەلەن جادەکانی قیرتاونیە یان خەدەماتی وەکو پێویست نییە، کێشەی ئاوی هەیە، کێشەی یعنی خزمەتگوزاری زۆر سەرەتایی هەیە، پێویست بۆ ئەو کێشانە چارەسەر کرابان ئەو کات هەنگاوی ئەمەلی ئیدارەی سربەخۆی سۆران جێبەجێ بکرابا یان چوو وایە بواری جێبەجێکردن. چڕی دانیشتوانی 4 قەزاکەی سۆران و ڕەواندز و چۆمان و مێرگەسۆر زیاتر لە 400,000 کەسە. ئەوان داواکارن ئیدارەی سربەخۆی سۆران تەنها بڕیار و ناو نەبێت، بەڵکو بەکردار خزمەتی دانیشتوانەکەی بکرێت. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.